بە یادی هاوڕێ محەممەدی مایی ناسراو بە کاکشوان فەرماندەی جەسوور و بەناوبانگی کۆمەڵە. کاک محەممەدی مایی کە لە نێو پێشمەرگە و جەماوەری خەڵکدا بە کاکشوان دەناسرا، ساڵی 1326 هەتاوی لە بنەماڵەیەکی هەژاری شاری بانەدا چاوی بە دنیا هەڵێنا. لە تەمەنی 6 ساڵەییدا چووە مەدرسە و دوایی تەواوکردنی دەورەی سەرەتایی و ماوەیەک دەرس خوێندن لە دەبیرستان بەهۆی هەژاری بنەماڵەیەوە دەستی لە خوێندن هەڵگرت و بۆ دابینکردنی ژیانی خۆی و خانەوادەکەی دەستی دایە کارکردن. ئەم گەنجە ماندووی نەناسە ساڵەکانی تازەلاویەتی تەمەنی بە کاری سەخت و تاقەت فڕۆکێنی شەوانە ڕۆژی تێپەڕ دەکرد. کاکشوان ساڵی 1350 جارێ خرایە زیندان و لە زیندانی سنە لە پەیوەند لەگەڵ کۆمەڵێک لە خەباتگێڕانی بەندکراو لەگەڵ مەسائیلی سیاسی ئاشنا بوو. بە شوێن ئەویشدا ڕۆژ بە ڕۆژ وشیاری سیاسی و چینایەتی زیادیە کرد. ساڵی 1356 لە خەباتی جوتیارانی ئاوایی قزلبڵاغدا هەڵسوڕاوانە بەشداری کرد و تا سەرکەوتن ئەم خەباتەی بەرەوە پێش بێت و لەم جەریانەدا لەگەڵ هاوڕێی گیانبەخ کرد و کاک حوسێینی پیرخزری کە ئەندامی کۆمەڵە بوو ئاشنا بوو و پەیوەندی لەگەڵ ئەو ڕۆژ بە ڕۆژ قوڵتر ئەبووەوە. لە یەکەمین ئاخێز و خۆپیشاندانی خەڵکی شاری سنە لە مانگی خەرمانانی ساڵی 1357 هەتاویدا کە بە بۆنەی گیانبەخکردنی داریوشی دانشپایە بەڕێوەبرا بوو، هەڵسوڕاوانە بەشداری کرد و هەر لەو کاتەوە لێبراوانە سەرگەرمی کاری سیاسی و خەبال لە دژی ڕژیمی دیکتاتۆری پاشایەتی بوو. دوای ڕوخانی ڕژیمی شا لە جەمعیەتی دیفاع لە ئازادی و شۆڕشدا لە شاری سنە چالاکانە بەشداری کرد. من شوان هاو عمر بووین، یعنی 1326 هاتووە دنیا منی چەروە مانکەم لەبێ نییە، وەلی هاو عمر بووین بە ساڵ. ئەو کلاسی شەشی مەدرسە بوو لە مەدرسە عێرفان، من 6 بووم لە 15 با من لە بیرم نایە قبول بوو ئەو ساڵەیانە، بەڵام تەسمیمی نەوەی تر مەدرسە ئێدامە بات. لەگەڵ ڕەفیقێکی خۆم قەومێکی خۆم خزمم بوو بەناو مەنسووری لامەعی، هەر لەو مەدرسە بوون و هەر لە کلاس شەشا بوون بە یەکەوە، هەر هاو عمر یەک بووین هەمومان. تەسمیمیان گردی تر دەرس نەخوێنن بڕون بۆ تاران کارکەن، چون و مانگێ گەڕیان دییان کاروشتنی هاتنەوە شاری سنە. کاکشوان چوو بوو بە شاگردی ڕانەندە کە لەمە دو ڕانەندەیەکی زۆر ماهری و شارەداچی لێ دەرات. لەو فاصڵە لە شاری سنە بعد فەزاکە زۆرێ بوو، دەبوو چۆنی بڵێم ئەگەر گەرەکتە یانێ کەسێ بوو ملی بۆ هیچ کەس دانانەوەوان، بەنابەرین دەبوو کەسێ بێ زۆردار بێت و نییە ئەوەندەش شجاع بوو. لە وەختا لە شاری سنە ئەوانەیە کە مدعی بوون چەخۆکێش بوون، ئەو لە چەخۆ لە هیچێ لای نادا و هیچ ئەسڵەن زۆر شجاع بوو کە من لەو دو زیاتر باسیەکەم. ئەمما لەو فاصڵە باوکی وا قسە کرا کە دەستدرێژی کردگە سەر خۆیشکی، ئەوێت ڕێی باوکی کوشت. ڕێی باوکی کوشت وەختیانە زیندان، و لە زیندانە بازم خۆ وتم زۆر شجاع بوو، جێ و مەکان و هینی خۆیان بۆوانێکە لە زیندانە بۆ خۆیان کەسێ بوون. لێناتە کاکفواد ئاشنابێت، تا کاکفواد ئاشنابێت، بەڵام بەل لەوە بکەفێتە زیندان تەک مەسائلی کوردستانی عێراق ئاشنا بوو. ئاشنایەکەی تیاوا بوو کە ئەو ساڵی 1975 کە مردمی کوردستان هاوارە بوون هاتن وێران، زۆر دڵسۆزی بۆیان نەکرد، زۆر لە شاری سنە ماڵ و هاوسا و ئەوانەی پەیدا کرد کە بڕۆن بە ماڵەکانیان بە شێوەی کاتی. لەو دوای چوونە کامیاران جێگەیکیان و ئوردوگایکیان و ئەو لە ئوردوگا تەماتی بوو تکیانە کارێکی کرد ئاوا بوو. چەند کەسێ بوون من هەمویان ناسم، هەر کەس گەرێکی بۆیە هەڵگەڕێتەوە بۆ کوردستانی عێراق
بەبێ ئەوەی کە ئیجازە لە حکوومەتی مرکزی عێراق بگرێت ئەمان کومەکیان نەکریان بردەوە بۆ بۆنەوە ئاشنایەکی پیا کردو بێژگەلەوە شعریە خوێندەوە شێر خۆشی خوێندەوە دەنگی خۆشی بوو لە شێر خوێندنەوەتەن هەر دەنگی خۆشیی بوو بۆ تروت خوێندن شێر کوردیە خوێندەوە کتێبیە خوێندەوە تاریخچەی جنبشی کوردستانی عێراقیە خوێندەوە جنبشی کوردستانی عێراق ئیتر کەفێتە زیندان چە کافواتی چ ئاشناوی ترم زەمینەیەکی هەیە ئاشناوێتە مارکسیزم و ئەو بە هەرە نازە کافوات توانیوی لەوێ مارکسیزمی پێ منتەقلکە فێر بوو چون تایبەتی بوو وەک هەموو کەسگەلێکە بلیمەتن استعداد و توانایەکی زۆر یان هەیە ئەوانە زۆری چت زوو فێرە بن لە هەموو مەیدانێکە وەک ئینقلاب کرا هاتە دەرەوە پێم وایە پێش ئینقلاب هاتە دەرەوە ئەگەر لە بیرم ماوێ چۆنی شتێتە دەرەوە مردم مەحەلەکە دانیشن ئەڕۆنە دادگستەری بەنامە ئێنوتن کە شوان کەسێکی زۆر باشە زۆر قابلتکایە و ئەو حادثات کە بەرەو لە واقع ئێمە باقی خۆیان دانین جا بۆچی شوان ئەوە قابلتکا بوو بۆ مردم و خۆشەویست بوو بۆ مردم لە دژی لات و گەردەنگڵۆف بوو مدافعی مردم بوو ئەو دارە مناڵەکانی ئەو مەحەلەی مناڵەکانی مەحەلە بۆمە بتوان مەلە بکەن لە تاڵتانە نیانەوێرا بڕۆنە چەمی خشلاق یا چەمی باوەڕێ دووانە هەر لە ترسە و لات و ماتوشتا ماشین سەنگینی بەدەستە بوو لەمە دوا بوو بەڕانەندا هەموویانی توانە کرد ئەیانی برد مەلیان نەکرد خۆی وەک سالار لەبانەوە بەرزایکەوە وێسا و نزارەت یەکرد بە مرگشت یانە و تاقە بەشێرە نێوەرە نزیکەوە مناڵگەلە بێتەوە ئەیان هاوردە مناڵەکانی هاوردە و گشتی ڕێنەوە بۆ ماڵخۆیان و ئەمن و ئەمان وانە زۆر خۆشەویست بوو بەنابەرەی نقطەی کەفتە زیندان مردمە و پشتیبانیان لێکەراتە دەرەوە پێم وایە پێش ئینقلابی چاتە دەرەوە بەهەرحاڵ وەختەی ئینقلاب کرا خۆ معلومە شوان یەکێ لەو کەسگەلە بوو کە لە مەحەلەی خۆیانە جەمعێکیان دروست کرد و بە جەوهەر کۆمەڵە بوون بەڵام بخۆیان سەربەخۆ بوون ئەچوونە جەمعیەت هێزی چەکداریش بوون ئەڕێنە جەمعیەت و خەدەمات خۆیان لەوێ ڕادادا و تەماسی بوو تەک کاک سدێقی کەمانگەر یادی بەخێر هاوڕێ فوات خۆی تەبعاً و باقی ئەو کەسانەی کە لە جەمعیەتا سەرۆک بوون ئێمە وەکو ئێمەش چۆن تەکەوە ئاشنابووین خۆ من ئاشنای قەدیمم خۆیم تەکیا بوو من لە مەحەلەی قەوات چواران و شێخانە ئێمە بۆ خۆمانی شەستەی ئارمان زەحمەت کێشانمان بوو هەمکاری سیاسیمان نەکەرم مەدرسەمان بوو کە 6 مادەمان تدریسە کردیا وەکو اقتصاد و سیاسی و جامعەشناسی و فەلسەفە و تاریخچەی سۆسیالیزم و زمان کوردیش فێربوونی زمانی کوردی و ئەوانەمان نەکرد لە هەمان حاڵە هێدی نظامیشمان بوو کاکشوان کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر توانایی و لێهاتووی خۆی نیشانەدا لە نەورۆزی خوێناوی ساڵی 58 سنەدا شان بە شانی هاوسەنگەرانی تا کۆتایی شەڕەکە لە مقاومەتی قارەمانانەی خەڵکی شاری سنەدا بەشداری کرد. لە جەریانی هەڵبژاردننی شۆڕای شار لەلایەن هێزە شۆڕژگێڕەکانەوە هەڵبژێردرا و سەرەڕای دخالەت و تەبلیغاتی کۆنەپەرستان توانی زۆربەی دەنگەکان بەدەست بێنێ. لە ڕێپێوانی مێژووی خەڵکی شاری سنە بەرەو مەریوان کاکشوان وەک فەرماندەیەکی نظامی کار لێ هاتوو بۆ پاراستنی گیانی بەشداربووانی ڕێپێوانەکە دەوری بە نرخی گێڕان. لە 28 گەلاوێژی ساڵی 1950 هەتاوی و لە جەریانی هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان کە بە فتوای شەخسی خومێنی بەڕێوەچوو کاکشوان لە ڕیزی پێشمەرگەکانی کۆمەڵەدا بۆ دیفاع لە دەستکەوتەکانی خەڵکی ڕاپەڕی و لە سەنگەری بزوتنەوەی شۆڕژگێرانی کوردستاندا دەستی دایە مقاومەت و خۆڕاگری و سازماندانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. دوایی دەورەی یەکەمی بزوتنەوەی شۆڕژگێرانە و هاتنەوەی پێشمەرگە بۆ ناو شاری سنە کە بە شەڕی سێمانگە ناسراوە کاکشوان بە گڕوتینی شۆڕژگێرانەوە
لە کاری ئاموزشی نظامی و سازماندانی پێشمەرگەکانی کۆمەڵەدا دەورێکی بەرچاوی حاشا هەڵنەگەری گێڕا. کاتێک ستونی نێردراو لە کرماشانەوە بۆ دەستپێکردنی شەڕێکی تەواو عەیار لە کوردستان دەیەویست لە سنەوە تێپەڕبێت، کاکشوان لەو یەکەمین پێشمەرگانە بوو کە حرەکەتی ستونی ئەرتەشی لە پردی شێخ پوچەڵ کردەوە و بە ئازایەتی و لێهاتووی تەواوەوە لەگەڵ هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە زەربەیەکی زۆر قورس و جەرگبڕیان لەو ستونەی ڕژیمدا. لە جەریانی شەڕی سنە و مقاومەتی خەڵکی خەباتگێڕی ئەو شارەدا بەو پەڕی هەوڵ و کۆشش و ماندووی نەناسانە لەگەڵ هاوسەنگەری نزیکی واتە هاوڕێ مەنسووری بێهزاد موتڵەق ناسراو بە کاک سەعید بۆ ساتێکیش وچانیان نەدا. لە زۆربەی جەولە و شەڕەکاندا وەک بەرپرس و فەرماندە عەمەلیاتەکانی ڕێبەری دەکرد. لە جەریانی پاشەکشێ و هاتنەدەری خەڵک و پێشمەرگەکان لە شاری سنە پاش شەڕ و مقاومەتی قارەمانانە و بەناوبانگی 24 ڕۆژەی ئەو شارە مەسئولیەتی پاشەکشەی خەڵک و هێزی پێشمەرگەی لە شاری سنە گرتە ئەستۆ. لەو ڕووداوەدا وەک سەرکردەیەکی لێهاتووی نظامی بەو پەڕی ئازایەتیەوە ئەم ئەرکە قورسەی بەڕێوە برد. کاکشوان ئەم پاشەکشەیەی لە حاڵێکدا سەرکەوتووانە ڕێبەری کرد کە دوژمن تەواوی شاری گەمارۆدا بوو و بە خەیاڵی خۆی ڕێگای پاشەکشەی بەستە بوو. لەو ساتە هەستیارەدا کاکشوان زیاتر لە 1000 کەسی بە پەنای سەنگەرەکان و چەند میتری پایگاکانی ڕژیمدا بەبێ هیچ زەرەر و زیانێک تێپڕان. پاش داگیرکردنی شاری سنە بە فەرماندەهی و بەپێی تەرح و پلانی کاکشوان دەیان و سەدان عەمەلیاتی نظامی لە دژی داگیرکەران لەو شارە بەڕێوە چوو. پاشەکشەیچمان ئاوا بوو کە ئیتر کۆمەڵە ساخە بووە و ئەوە هاتنین بەچێ شاریان گرگە و ورای بەشێ لە مەڕ خەڵک دابەدیوە و گیان بەخکردومان یەکدافرە بووە و ئەمانە ببینە دەڕە و سازمانیدا کە خودی ئەرتەش منتەقەیەکی بەما خاڵی کردو پاشەکشە بکەین. ئەوە هەمیشە ئەرتەچەکان ناڵن پارتیدان دانیشێ مەخسوسە ناو شارێ وەخت ناکە پشتیوانی جەماوەری هەست تا ئاخرین گولە بێتێ نا جێ کردووە. بەڵام ئێمە لەبان پردەکەی قسڵاخەوە ڕەت نەبووین لە بۆخشە لەبان پردەکەی باوەڕێدە کاشوان نەهێشت زۆر محتات بوو لەو بارەوە. ئاوەکەی چەوەختە بەهار بوویتر ئاوی ڕۆخانەکە هاڕێ هات وەسێع پڕئاو 1500 مناڵیشمان پێ بوو تەنابێژگە لە پێشمەرگە. گورێسی بەستوو لەم سەرورا و سەر پێشمەرگە مردمی هاورد محکەم گورێسەکەیان نەگرت پێشمەرگەی ئیرتەکیا لە ئاوەکە ڕەدیە کرد. هەرچی هیچ وتمان لەبانەوە پردەوە ئەتوانین ڕەتبین وتی ئەوە هەدەفە معموڵەن ڕژیم تێڵێ تۆ تعدادێک ڕەت بێ بە شونیا خودی هێنا بمباران و تۆپباران و خمپارەباران نەکات. وتم زۆر هەمیشە فەرماندەیەکی محتات بوو. خولاسە هاتی نەدەرەوە چوینە منتەقەی لێنا هەر ئەم باوەڕێدووەوانە بوو چەمشاری ئەو لایە پێسڵا چەمشار ئێمە چەمشارێکمان لە پشت ئاویێرەوە هەست چەمشارێکمان لەو منتەقەی باوەڕێدووەوانە. ئیتر چوین لێنا هینێک بوو مرکزێکی مخابراتی بوو کلێڵی بوو ئێمان گرت. بەڵام بەداخەوە ئەو دەورە ئەو نەماوە زەحمەتکێش دانێک زەحمەتکێشی تیا بوو جاتوتی ڕژیم بوو خەبەری ئەدا چیەکەین چی ناکەین چۆن وانە حمڵیان پێ کردین و سیانزە گیانبەخت کردومان بوو بەداخەوە. تر پاشەکشەمان کە توینە ئەو بەرەو چین بەڕۆ ئەفراتیا و هاڵارە و زەلکە و ئەو مەناتقە و هەمچنان کاشوان فەرماندەی ئێمە بوو هێزێکی یەکجار فرە بوو چونکە ڕەفێقەکەی بە ناو سەعی لەدەستدا بوو هێزەکە ناوی پەلی شەی سەعی بوو. ئاخرین ڕۆژەکان یاوا بوو کە
ڕۆژێک سعات سێ بەرەوەلا هێزێکی نظامی لە شاری دیواندەرەوە هاتنە ناو هاوارە. جا ئەوە نوکتەیەکی نظامی لێرە یاداوەری بکەم، معموڵەن هێزەکانی ڕژێم هەروەک حمڵەیان نەکرد، حمڵەکانیان ئاوا بوو کە سەق زوو هاتن سعات 11 هەڵەگەڕیانەوە. ئەم هێزە وەک شتێک قوڵدورێکی نظامی احتماڵاً فەرماندەی بوو لە خوراسانەوە و خەبەری لە کورتان نەبوو. سعات سێ هات کاشوان کەفتە بەر و هێزی سازماندا و دایان لە نێوەی لە خوراسان هاتووەوە بە تێک و پێکیاندا حەدە کەسێک لە لایەکەوە دەرەچوو. وەجانبەوە بوو کە وەختێکە دەرەچوون چونکە زەوینەکان کێڵدرا بوون بۆ گەنم ئەخزیان و بەرەو خوارە بوونەوەمانە تەقیان لە کەس ناکە ڕەفیقەکان بەڕاستی تەقیان لە هیچ کەسێک لە ئاواشێوە دەرەچوون فەقەت لەمەیان شەڕەکاشە دایاندیانەوە سیاسەتێکی لەمە دوابوو بە سیاسەتی ڕەسمی کۆمەڵە کە کەسێکە تا لە بەرابەر تا چەکیەت و تەقەزیەکە زۆر قایم لە بەرابەریا بێتە وەختێکی ترە و توانایی نەما یا حتا ئەسیر بوو حەق نییە هیچ بەرخۆردێکی بکرد. جا کاشوان زۆر بەڕەحم بوو بێحەد بەڕەحم بوو لە هەمان حاڵە زۆر شوجاع بوو. لەم بەل لە واسەم گەینا ئەم ڕۆژە با من یەکێ دۆ حادثەی ترە بگەڕمەوە کە هاتە دەرەوە بلا فاصلە ئێوە چار مهمە هەمیشە عەمەڵیاتی ڕوبەشاری نەکرد. ئێمە لە بەقەڕێکا بووین لە خیابانێکە فەرەح و هاینە ئەوەڵ فەرەح و خیابانێکە لە هینەوە تێبەرە خوار ناوەکەی مەلعان نایتە دێن نەگەراتە دێن ئێژم پێشتر بیمارستان بوو لەوێ بووین کاشوان ئەسقەدا یەک دانە خۆمپارە خۆمپارە نا نەوای ئەسلحەمان بووینە و دەورە بوو ڕووسی بوو بە سیم و بەرق و ئەو شتکەلە و تانی شلیکی کەی ناو ئەسلحەکەی بادووکە یەک دانە بادووکەیدا لە پەنجەرەیەکە پێشتر خۆمان تیا بووین جەماعەتێکی لەبەر بەرد و سووتان نیەوانە دا حیتر ئەچێ بۆ ناو شار ئەمە گەرەک نەبزان بێژم چ شوجاعەتێکی بوو ئەمە خۆی گەڕانەوە بۆ من نەچووم تێکیانەوە یانێ زۆر نەهێش من بڕۆمە خەتی ئەوەڵی جبهە ئێوە سیاسی کارن بە بمێنەوە ڕەفیقیش بوون شاید نازانم چ تاثیراتێکی بوو نەهێشت من بڕۆم تێکیانە ئەوە لە ئەو منتەقەی باوەڕێت بەرەو ئەم لە ئەو منتەقەی شاریتنە لەبان تەپەکانەوە تەپەی ئاشقان و ئەوانیان پێژن تێنە خوارەوە بۆ خیابانی فەرەح کە ناوی شەهیدان بوو مەحەلەی خۆی چێ لە کەمێ خواردترەوە بوو هەلێ نابوو تێنە خوارەوە خۆی هەمیشە لەوەڵە بوو ئەمە ناو فەرماندەیەکەی بوو کە لەمە دووە معلوم بوو دەبوو لازم نییە فەرماندە هەمیشە لە ئەوەڵی خەتەوە بێ بەڵام ئەو هەمیشە لەبەرەوە بوو پانێتە ناوی سفاسەکە یەک چراف ڕش نەبێ تواشاکاوێنێ کابراایکی زل لە پشت هینێکە و کالی پەنجایکەوە لەبان ماشینەکە و وێسا ئەوایە گەڕانە بۆ من وتی من تفانکەم لەسەر ڕێکبار بوو وتم ئەگەر بە ڕێکبار بم لەمە ممکنە نەیکوژم نیامەبان تەکتیر و خۆم چوومە پشت تیرچرابەرخێ لەگەشت بدات لەم لەحزەگەلا چۆن مێشکی کارەکە و تیرێکی لای کوژێ ئەو کابرا ناتانێت تەقەیکە لە هینەکە ئەوە لە نەوع ئەو شجاعەت و ئەوەی کە سڵی ناکرد لە گولە من لەوشتە و من دەحەتە تارمە بگەڕم وایمە دانیشت بووین لە شوێنێکە لە بین لە کێفا بووین لە کێفا بووین لە بین دەرکە و ئەفراتیەوە ناخلافە انفجارێک گەورە کرا لە بینمانە هەمومان بڵاومان کرد و خۆمان دابە عەرزا و سەنگەرمان گرتومانە ئەو هیچ ئەوانەی نەکرد چوو بدانێ و ئەوە چی بوو چۆن تەقەکە لێ معلوم بوو کە بادووکایە دانێ لە پێشمەرگەکان سیمەکەی خۆی بەخۆیە وەسڵ بووگە تەقیکە و دەرچووگە یانێ ئێمە هەموو ئەڵەن فکر ئەوانەمان ناگەر فکرەوە بوو خۆمان بەپارێزین ئەو بە فکرەوە بوو بدانێ چی بووە چۆن ئێمە بەپارێزێ فڵان وانە زۆر بنیامێک بلیمەتێکی بەڕاستی عەزیم بوو بەڵام ئەم شوجاعەتە دیاییە
ئاخری بۆ بەعیت گیانی ئەوە معنیە دوای ئەو ڕۆژە کە دریا لەو ستونە وە کاری پەنجایە لەدەست فرشتیان گیریە فرە ئەسلحە و ئەوانیان گیریە هلیکۆپتەر هات لە هاڵارە کە بەداخەوە لەمە دو لێمان معلوم بوو کە جاسووسی بوو لە هاڵارەی فەرو ماڵی یەکێ لە هینەکانیان ناگردا منی بە تیمێک نرد مردم ڕۆحێنێتە خوارەوە قسەیان بۆ بکەم چاومانە لەم فازڵا هلیکۆپتەرەکە تێتەبان ئەفراتیە هەموو نیرۆکانی سازماندا بوو تویچی تەقەمەکەن با جێکانتان نەبیننەوە بەڵام بۆ خۆی لە ناو جادەکە بوو لە تەک ڕانەندەیەکە لە تەک ماشینێکە هلیکۆپتەرەکە تێتەبان سەریان ڕانەندەکە خۆی خاتە ناو پەڵە چنارێک ئەو دا ئەنیشێ با لە قەلەبانەکە ئەوە شجاع بوو هێزم گیان ئەم شجاعەتە دیایی ئاخری بۆ بەعاتگیانی جاوا هەمووتێنێ بۆ 75 میلیمتر گەلا بەداخەوە ڕاکتێ دای لە باڵی پەڕی ئەوەیش بۆ بەعیتەوە نانجەکەکەی تەقیەوە پێ یانی دەستا کە نردیانە شۆن من ئیتر وەختێک گەیمە لای یانی لەدەستا بوو یادی بەخێر ڕۆژی 25 خەرمانانی ساڵی 1359 کاکشوان شەڕێکی قارەمانانە و سەرکەوتوانەی کە بووە هۆی تێکشکاندنی ستونێک لە ئەرتەش و پاسداران و بەکرەگیراوانی کۆماری ئیسلامی فەرماندەهی کرد. ڕۆژی دواتر بەهۆی ڕاکێتبارانی 3 فەرمەند هلیکۆپتێری ڕژیم لە نزیک ئاوایی ئەفراسیا و بە سەختی بریندار بوو پاش 3 سەعات دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ مەرگ سربەرزانە گیانی بەخت کرد. تەرمی کاکشوان بە بەشداری سەدان پێشمەرگە و جەماوەرێکی زۆر لە خەڵکی ناوچەکە لە ئاوایی ئەفراسیا و بە خاک سپێردرا. تا ئێستاش کۆماری ئیسلامی و بەکرێگیراوانی ئەو لە ناو و گڵکۆی کاکشوان دەترسن و تا ئێستا چەند جار گڵکۆ و کێلی قەبرەکەیان تێکداوە و شێواندویانە. کاکشوان لە ناو دڵی جەماوەری زەحمەتکێش و دەستەنگ دەژیا و بۆ یارمەتیدانیان هەمیشە پێشقەدەم و فیداکار بوو. کاکشوان معلمی هاوڕێیانی پێشمەرگەی بوو بۆ پەیوەندی نزیک و دۆستانەیان لەگەڵ زەحمەتکێشان. خەڵکی گەڕەکە فەقیرنشینەکانی شاری سنە ئەم تایبەتمەندیە شۆڕژگێڕانەی کاکشوانیان بە باشی ئەزانی و هیچ کار لە یادی ناکەن. بەپێی ئەم تایبەتمەندیە بوو کە ئێستایش کاکشوان و ناوی کاکشوان لە ناو زەحمەتکێشانی کوردستان بە تایبەت مەڵبەندی جنوب خۆشەویستە و ئازیزە و پاشمەرگی کاکشوان بە هەزاران منداڵ لە کوردستان بە خۆشەویستی کاکشوانەوە ناوی شوانیان لێنراوە. هەروەها سەدان ڕۆڵەی شۆڕژگێری کرێکاران و زەحمەتکێشان کە پێشمەرگەی کۆمەڵە بوون و هێزی چەکداری کرێکارانن ئێستاش هەر ناوی کاکشوان لە گرمەی شەڕەکاندا وەرە بەخشیانە و هیوا بە سەرکەوتنە و جەوهەری جەسارەتیانە و لە دڵی دوژمناندا ترسی مەرگ دەچێنێت. کاکشوان نمونەی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە، فەرماندەیەکی کارزان و دوژمن بەزێن و کادرێکی جەسوور و خۆشەویستی کرێکاران و چەوساوەکان بوو. یاد و ناوی کاکشوان هەتا هەتایە لە دڵمانە زیندووە و سرودی سەرزاری گەنجان و چەوساوەکان بۆ ئازادی و سوسیالیزمە. بەرز و بەڕێز بێت یادی ئازیز و خۆشەویستی کاک محەممەدی مایی ناسراو بە کاکشوان.